قانونەکە ئێستا کرایتەوە لەسەرەوەی کە مۆزەف داوامیان درێژ کردەوە ئیستیفادەی ئەو داوام زیادکردنەوەیە زۆر باشە. پێشتر کە دەچونە دائیرانیا دەچونە جێیەکی سەعات 11 مۆزەف فایلی لێوە نەدەگرتی، بەڵام ئێستا کە دەچی سەعات 2 بچێن دەر ئیش و شتەکانت لە جێبەجێ دەکەن و فایل و شتەکانت لێوە دەگرن، یانی زیاتر هاوکاریت دەکەن کە لەوەی پێشتر دەکرا. بڕیاری حکوومەت بۆ زیادکردنی داوامی فەرمانبەران بڕیارێکی زۆر بەجێیە، بەمەرجێک ئەگەر موچەی فەرمانبەرانیش وەکو پێویست دابین بکرێت لە هەموو سەرمانگەکان. و بڕیاری تری چاکسازی پێم باشە لە پلە بەرزەکانەوە دەست پێ بکرێت بۆ نمونە وەزیرە خاننشینەکان، ئەندام پەرلەمانە خاننشینەکان موچەکانیان هەندێک داببەزرێت و موچە هەرەکەمەکانی خاننشانیش هەندێکیان بەرز بکرێت، چونکە ژیان بۆ هەموو کەسێک پێویستە دابین بکرێت. ئەو پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان پێ باشە، چونکە درێژکردنەوەی ماوەی کارکردن ئەوە دەگەینێکەوە کەسێکی نەتوانێت کاری دووەم بکە یان کاری سێم بکات، بۆی ئەگەر هاتو ماوەی کارکردن درێژ بووە بۆ مەسەلەن سەعات 3 ساعت 4 ئەو کەسە نەتوانی لە پاش کارەکەی کارێکی کە ئەنجام بدات.